دوایین ساتەکانی ماڵە ئاوایی لە کەسایەتێکی ئەدەبی و فەرهەنگی ڕۆژهەڵاتی کوردستان. ئێرە بەردە مزگەوتی سووری مەهاباد. خەمەکە تەنیا لە دەستچوونی کەسێکی بنەماڵە نییە، بەڵکو مەرگی ئەحمەد قازی دەیان کەسی لە شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە دەوری یەکتر کۆ کردوێتەوە. تەرمی ئەحمەد قازی نووسەر، وەرگێڕ، شاعێر، زمانزان و لە لای زۆر کەس تەنانەت باوکی ڕۆژنامەنووسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نیشانەی ئاماگناسی ڕێز و ئێحترام بۆ دەیان ساڵ هەوڵی ئەو بە شەقامە سەرەکیەکانی شاردا تا ئێرە گۆڕستانی گردی شاعێرانی مەهاباد، ئەویش لە پەنای شاعێرانی گەورەی کورد هێمن و هەژار. ئەحمەد قازی ساڵانێکی زۆر بەرپرسی گۆڤاری سروە بوو، گۆڤارێک کە زۆر کەسی فێری نووسین و خوێندنەوە بە زمانی کوردی کرد. ئەمەش بەستێنێک بۆ هێنانە گۆڕی داخوازیەکی دێرین. منداڵی من کوردی نازانێ، کچی من کوردی نازانێ، بۆچی هاتوونە سەر گۆڕی ئەو عەزیزە؟ ئەو عەزیزە کتێبی کوردی نووسیوە، بەڵام من متاسفانە نازانم کوردی بخوێنمەوە. مزگەوتی جامیعەی مەهاباد لەسەر کەسایەتی ئەحمەد قازی زۆر کەس قسەیان بۆ کردن هەیە، لە هاوڕانی دێرینیەوە تا ئەوانەی دواتر قەڵەمیان بەدەستەوە گرت. ڕەمزێکن بۆ دەورەیەک، ڕەمزێکن بۆ وڵاتێک، ڕەمزێکن بۆ فەرهەنگی، بۆ میللەتێک. ئەوەنە بەڵگەی، ئەوەنە ئەرزشێک. یانێکە ئەوەندەی کە کێی لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی، ئەوەنە دڵی لەگەڵ گەنجەکان لەگەڵ ڕەکانی خۆی. کاک ئەحمەدی قازی بە هەموومانی نیشاندا مێزداقی ئەم تاقە بەیتەی مامۆستا هێمن بوو کە ئەیوەتە تاق و دوڵاپش و ڕێبوار ڕێگەیەش و ئازادی بوو. ڕێبەرێکی گەرانە، پیرێکی بەزبوون و خاوەن ساڵ، بەقاڵبوو لەناو ڕەوڕەوەی تێکۆشاندا دەیتوانی ڕێبێنیە بکات. ئەمە ڕۆژی دووشەممە، ڕێوڕسمی تایبەت بە ڕێزگرتن لە ئەحمەد قازی بەرگارە تا ڕۆژی چوارشەممە بەم جۆرە درێژەی هەبێت. فواد حەقیقی.